ئەو کەیسەی کە لە هەفتەی دوو ڕوویدا تایبەت بەوەی کە ئەو سەربازە ویستی بەهۆی ملپێچەکەەوە بە زۆرێک لەسەر تراکتۆرەکە ینی بمهێنێتە خوارەوە کە مەترسی خستە سەر ژیانم و خەریک بوو بمخنچێنی سەرڕای ئەوەش هاتووە لە محکەمە شکاتی کردووە. و لەلایەن ئەوە سکاڵای یەکەم سکاڵای دووەمیش لەلایەن قیادەی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووکەوە کراوە واتە من ئێستا دوو سکاڵام لەسرە لەبەرەوەی من بەڕاستی ینی ئەوان وایان من تۆمەتبار کردووە کە من ئاژاوە جێڕم و من گوێنم بە هێزە سەربازیەکان داوە کە ئەوانە هەموو تۆمەتی بێبنەمان و هیچی ڕاستنین بەڵام بۆی کە هەراسان بکەن و بەشێک لە جوتیاران ناڕەحەت بکەن دەستبەرداری زەویەکان بن بۆیە هاتوونە ئەو سکاڵایانەیان کردووە. هەتا ئێستا 6 جەلسە ڕۆیشتووە سەرڕای ئەوەی کە لە سکاڵای یەکەم سەرڕایەوە کە 6 جەلسە ڕۆیشتەوە تا ئێستا خۆشی سکاڵاکەرە بەڵام نایەتن ئامادە نابێ لە جەلسەکان تایبەت بە سکاڵاکەی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک هەندێک پێشکەوتنی هەیە ئەوە سێم جارە نوێنەرەکانیان دێن و شایەدەکانیان وەرگیراوە وتەی منیش وەرگیراوە ومێد دەکەین کە دادگا ڕۆڵی خۆی ببێنێەوە بڕیاری یەکلاکەرەوە لە داهاتوودا ئەوەی سەربازەکە من لەلایەک سکاڵام لێ کردووە بەڵام لەبەرەوەی بەڕاستی هێزە سەربازەکان وەڵامی نووسراوەکانی محکەمە نادەنەوە بۆیە هەتا ئێستا هیچ پێشکەوتنێکی نەدیوە ئەوەی تریش وەکو گوتم کە ئەو بەخۆی سکاڵای کردووە ئەوە شەشەم جەلسەیە خۆشی ئامادە نابێت بۆی هەر تەعجیل دەکەن دادگا هەر تەعجیلی دەکات لەبەرەوەی بەڕاستی بەهۆی ڕێنمایە ئیداریەکان ناتوانرێت تەبلیغی بکرێت.